ئەی مامۆستای مەزن چ بکەم تا بتوانم ژیانی هەرمان وەدەست بێنم؟ بۆچی پێم دەڵی مەزنم؟ هیچ کەسێ جگە لە خۆش یاویان پەسنە نییە. ئەحکام دەزانی هەرگیز زیناح مەکە، پیاو کوژی مەکە، قەت بە درۆ شایدی بۆ کەس مەدە، ڕێز لە دایک و باوکی خۆت مەگرە. تەواوی ئەوانەی کە باست کرد لە منداڵیەوە تا ئێستا بەڕێوەم بردووە. هێشتا شتێ ماوە کە دەکارت نەکردووە. ئەوەندی سامانت هەیە بیفرۆشە و بیدە بە هەژاران تا خەزنەی ئاسمان وەدەستی، دوایی ڕێگەڵەکەوە. بەڵام ئێمە تاجرین، سامانداری. تو دژوارە کە سامانداران بچنە ناو مەلەکوتی خواوە، چونکە تێپەڕینی وشتر لە کوونە لەرزی گەلێ هاسانترە لە چوونی ساماندارێک بۆ مەلەکوتی. هەی ئەگەر وایە چ کەسێ ڕزگارە بێ؟ ئەوەی لە لای مردم مەحاڵە، لای خوا ڕەنگە بخەونێ. ئەم مەلەکوتی خوا کە مزگەێنی ئەدەی لە چ شوێنێکە؟ مەلەکوتی خوددا بە جۆرێک نییە کە بتوانێت بیبینی. با کەسێک ناڵێت کە بڕوانە لێرە یا لەوێ، چونکە لە ڕاستیدا مەلەکوتی خوا لە نێو خۆتانە. سەردەمێک دادێک کە ئەوات خوازن ڕۆژێک کۆ ئینسان بێت، بەڵام نابێت. وەک چۆن بروسکە کە سەراسەری ئاسمانی بێ سنوور و کەوشن لە تشکی خۆی ڕووناک دەکاتەوە، هەروەش کوڕ ئینسان لە ڕۆژی دیاری کراوداوە دەکات.